ئەوەی ئەمڕۆ کە گەیشتووە دووەمین فڕۆکەیە کە هاوکاری حکوومەتی ئیتالیا دەگەێنێت بۆ لێ قەوماوانی بوومەلەرزەکەی سلێمانی. ئەو هاوکاریە لەلایەن حکوومەتی ئیتالیا ئامادەکراوە و بە دوو فڕۆکەی سەربازی هێنراوە. حکوومەت و گەلی ئیتالیا زۆر نزیکە لە کورد و هاوسۆزە بەرامبەر ئەو خەڵکەی کە تووشی لێ قەومان بوون و پێویستیان بە هاوکاری هەیە. بۆیە هاوکاریان دەبین و لە نزیکەوە یارمەتیان ئەدەین، ئەوەش مای خۆشحاڵی ئێمەیە. هاوکاریەکان لە ڕێگەی سێ فڕۆکەی سەربازیەوە گەیەنراونەتە شاری سلێمانی. کۆی گشتی هاوکاریەکان 25 تۆنە کە پێگاتووە لە بەتانی و خێمە و کەلوپەل و پێداویستی پزیشکی و فریاگوزاری سەرەتایی. بۆ ئێمە مای خۆشحاڵیە وەک حکوومەتی ئیتالیا جێگەی شانازیە کە هاوکاری گەلی کورد بکەین و لە نزیکەوە خزمەتیان بکەین. حکوومەتی ئیتالیا لە ساڵی 2012 ڕوودانی کارەساتی مرۆیی بەهۆی شەڕی داعش تا کوێستا بەردەوام هاوکاری نردووە بۆ هەرێمی کوردستان. هاوکاریەکان ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ لە ڕێ ڕێکخراوەکان یان لە ڕێی ئاژانسەکانی نەتەیەکگرتووەکان بەردەوام بووینە لە پاڵپشتیکردنی هەوڵەکانمان بۆ خزمەتکردنی هاوارەکان و پەنابەرانی سووریا واروە. ئێستاش ڕاستەوخۆ هاوکاریان نردووە کە ئەمە دووەم فڕۆکەیە دەگاوە، ئێوارەش فڕۆکێشتر دەگات. 25 تن هاوکاری فریاکەوتنیان نردووە، کەلوپەلی خیوەت و کەلوپەلی تەندروستی و پێداویستی فریاکەوتن بۆ زیان لێکەوتوانی بوومەلەرزەکە. و لێرەدا دووبارە سوپاسیان دەکەین و دەستخۆشیان لێ دەکەین. هیوادارین کە بەردەوام بن لە هاوکاریکردنمان، بە تایبەتی لەو کاتەی ئێستادا کە ئێمە ڕوبەڕووی چەندی قەیران بووینەوە لەناو قەیرانە گەورەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووتەوە. بۆ مەلەرزەش بەڕاستی بۆ ئێمە کارەساتێکی لە ناکاو بوو.